زۆر لە مێژە وتراوە کتێب باشترین هاوڕێیە. بەپێی ئامار و زانیاریەکانی دوایەمین پێشەنگای کتێب کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە هەولێرکرایەوە، فرۆشی کتێبایەنیەکان پلەی یەکەمیان بەدەستێناوە. ئەمەش نیشانەی هەر شتێک بێت ئەوە دەردەخات باشترین هاوڕێی کەسانی ئیسلامی و ئایندار کتێبە. هەر لەگەڵ بڵاوبوونەوەی ئاماری پێشانگای نێودەوڵەتی کتێب، کەسانێک کە هەموو ڕەهەندێکی ژیان بە بیر و ئایدۆلۆژیای هەڵدەسەنگێنن کەوتونەتە چانە لەوەی کتێبی ئاینی فرۆشی زۆر بووە و ئەوەش بە مەترسی دەزانن لە کاتێکدا خوێندنەوەی هێندە گرنگە بۆ چوونێکی باو هەیە کە مرۆڤ کاغەزی فڕێدراوی سەر شەقام و تابلۆی سەرمۆڵ و بازار و دوکانەکانیش بخوێنێتەوە. ئەو کەسانەی ڕخنە لە قەرەباڵغی و فرۆشی زۆری کتێباینیەکان دەگرن، پێویستە لەبری ئەوەی ڕخنە لەوە بگرن هۆی چیە خەڵکی تەنانەت بە زۆریش ئەو ڕۆژنامە و بڵاوکراوانش ناخوێندنەوە کە پارتە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان ساڵانە ملیارەها دینار لە دارایی گشتی هاوڵاتیانی تێدا بەفیڕۆ دەدەن. لەگەڵەوەی مەرج نییە هەرچی کتێبی ئاینی کڕی و خوێندیەوە ئیسلامی و ئایندار بێت. بە هەمان شێوە ئەگەر ئامارێکی ورتر وەربگرین گومانی تێدا نییە ڕێژەیەکی بەرچاویە و کتێبانەی دیکەشکە فرۆشراون و ئاینیش نین، ئەوانیش کەسانی ئیسلامی و ئایندار کڕیونەتی. ئەو ناوچەی هەرێمی کوردستان و خەڵکەکەی تێدا دەژین کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی عەرەبیە لە ڕووی دۆستایەتی کتێب و خوێندنەوەوە لە تەواوی جیهان لە دواترە. جێگەی نرخاندن و هەڵنانە لەم نێوەندەدا کەسانێک ڕێ لە خوێندنەوە و دۆستایەتی کتێب بنێن. بەپێی راپۆرتێکی دامەزراوەی فکری عەرەبی، تێگڕای گشتی خوێندنەوە لای تاکێکی ئەوروپی ساڵانە 200 ساعەتە، بەڵام بۆ کەسێکی عەرەب تەنها 6 خولەکە، واتە تاکێکی عەرەب یان هەر هاوڵاتێکی ئەم سنوورە جوگرافیا ساڵانە تەنها 6 خولەک دەخوێنێتەوە. ڕێکخراوی یونسکۆ ئاماژەی بۆ ئەوە کردووە منداڵێکی عەرەب لە ساڵێکدا لە چەند خولەکێک زیاتر ناخوێنێتەوە بەراورد بە منداڵێکی خۆراوایی کە 12,000 خولەک دەخوێنێتەوە. جێگەی سەرسوڕمان و منەتباری نییە کەسانی ئایندار و ئیسلامی لە کەسانی دیکە خوێنەرتر بن یان دەست و پەنجەیان لەگەڵ کتێب و ڕۆشنبیری نەرم کردی بێت لە کاتێکدا پەیامەکەیان هانی خوێندنەوەی بەڵگە گەردوونی و ئاەتە قورئانیەکان دەدات. بە پێچەوانشەوە لای کەسانێکی دیکە ئێستا وتەزایە شاعیری گەورەی عەرەب و متەنەبی کە دەڵێ باشترین هاودەم لەم دەمەدا کتێبە، گۆڕاوە بەوەی کە باشترین هاودەم لەم سەردەمەدا دینارە.